من مامۆستا بەهادین ئەحمەد مامۆستا لە شاری هەولێر قوتابیان و مامۆستایان و فێرخوازانی خۆشەویست وەک دەزانن کە ڤایرۆسی کۆڕۆنا تەنانەت نەک بەرۆکی هەرێمی کوردستان بەڵکو هەموو جیهانی گرتوتەوە. بۆیە ئێمە لەگەڵەوەی کە پابەندین بە ڕێنمایەکانی وەزارەتی ناوخۆ وەزارەت تەندروستی ئێمە وەکو چینی فێرخوازان زۆر گرنگە لەم کات و ساتەدا هەموو بەیەکەوە بێجیاوازی دەست لە ناو دەستیەک هاوکار و یارمەتیدەر بین، هاوکار و یارمەتیدەری حکوومەتی هەرێمی کوردستانیش بین کە چۆن حکوومەتی هەرێمی کوردستان هەموو هەوڵی خۆی خستەگەر بۆ پاراستنی ئێمە. بۆیە ئەوەی لەسەر ئێمەش کە وەکو زەرورەتێک دەبی یەکدر بپارێزین و هەروەها یارمەتیدەری حکوومەتی هەرێمی کوردستان بین و ئێمەش لە ناوەخۆدا یارمەتی یەکتر بدەین بۆ ئەوەی لەم قەیرانە دەرباز بێ. Ez Umê Sekban ji bajêrê Zax li dîv daxwaziya Kanalê Kurdistan 24 me xwest em vê peyamî pêşkêş bikin. Kurdistanîn hêja wekî diyar cîhan bi kiştî tevahî ketiye di rewşeka alûz û awarte da. Ev rew jî cenga aman û nemanê li ser vayrûsekê mirovkuş. Ji ber hindê em jî niha pêtiviye li beramber vî vayrûsî bicengin. Ew ceng jî tenê pêgîrîkirine bi rênmayên Wezareta Sexlemî û Wezareta Navxwe û Timalên xwe da bimîne. Da ku di rojên ayînde da û di rojên dahatî da bi xweştiviyan şad bibin û dubare vekirin em pêza jiyanê da. هاوڵاتیانی خۆشەویست، هیوادارم هەمومان پێکەوە بتوانین پابەندی بڕگارەکانی وەزارەتی ناوخۆ و وەزارەتی تەندروستی و هاتوچۆ بین. ڕاستە ئەرکی حکوومەت پاراستنی گیانی ئێمەیە، بەڵام ئەرکی ئێمەش جێبەجێکردنی بڕگارەکانی حکوومەتە. هەمومان پێکەوە دەتوانین سەرکەوتوو سەرفەراز بین. زۆر سوپاس بۆ کەناڵ 24.